خرم پیروز ساری هینی انشاءالله کاتێکی پیرۆز و ڕۆژێکی پیرۆز داواکەین لە خوای گەورە ڕەحمەت پێ بکات و لەبنانمان خۆش بێت و وڵاتمان بۆ بپارێزێت کوردستانمان بۆ بپارێزێت خوای گەورە خێر و بەرەکەتی خۆی بڕێنەوە سەر وڵاتمانە لەم ڕۆژە پیرۆزەیە لەم کاتە پیرۆزەیە داواکەین لە خوای گەورە ڕەحمەت و بەرەکەتی خۆی بژێنەوە سەر کوردستان ئەو زوڵم و زۆردادی کە لە وڵاتمانە هەیە خوای گەورە نەیدێت داواکەم لە خوای گەورە ئەوەی دەستی هەیە لە دزینی موچەی خەڵک لە فێڵکردن لە خەڵک لە خستەبردنی خەڵک خوای گەورە هەستی ئەو میلەتەیان لێ بکات داواکەم لە خوای گەورە خوایە بە ڕەحمی گەورەی خۆی بۆ خاتری گەورەی و دەسەڵاتی خۆی داوات لێەکە ئەوەی زوڵم لەو میلەتەکە لە ناوی ئەوەی حەزی بۆ میلەتە نییە دژمنی ئەو میلەتە و ئەو کوردستانەیە خوای گەورە لە ناوی داواکەین لە خوای گەورە خوای گەورە هیدایەتمان بدات مان خاتە سەر ڕێڕاستەکەی خۆی سەر دینی ئیسلام خوای گەورە بتان پارێزە وڵاتمان بپارێزە یا ڕەب العالەمین لە سەر و سۆز و ناخۆشی و ناڕەحەتی وڵاتمان بپارێزی لە گرانی بمان پارێزی لە قاک و قوڕی بمان پارێزی خوای گیان داواکەم لە تۆ یا ڕەب العالەمین ئەوەی زوڵم لە میلەتی کورد دەکات خوای گیان زاڵمێکی وەکو خۆی بۆ بنێت لە کۆڵی ئەم میلەتەی بکاتە یا ڕەب العالەمین داواکەم خوای گەورە ڕەحمەت و بەرەکەتی خۆی بەسەرتان ئابڕێژێ و بەسەر میلەتی کورد و کوردستان و هەر کوردێک لە هەر جێگایەکەیە خوای گەورە هیدایەتی هەموومان بدا ئینشاءالله